دوا هەواڵیش یاریەکانی پاڵەوانێتی تێنسی سەرزەوی یانەکانی کوردستان لە شاری هەولێر بەردەوامی هەیە و یاریەکانی قۆناغی کۆمەڵەکان کۆتایەت و قۆناغی چارێکی کۆتاییش بامان شێوە کۆتایی پێێنرا و یاریەکانی چاوەشەی زەڕینیش بەڕێوە دەچێت. هەر چواریانەی بابا گورگور و گازی باکوور و پێنجۆن و کۆیەش دابەزین بۆ خولی یانە پلەیەکەکان دوای ئەوەی لا کۆمەڵەکانیان تەنها پلەی چوارەمیان بەرکەم. یانەکانی دۆک و هەڵەبجە و سۆلافینێ و خەڵاش دوای وەرگرتنی پلەی سێمی کۆمەڵەکانیان بۆرزی داهاتوو لە خولی نایابمانە و لە ڕکابەری پاڵاوانتەکە چوونەتە دەرەوە. ئەنجامی یاریەکانی چارێکی کۆتاییش بەم شێوە بوو کە درنگانێکی شەوی ڕابردوو بەڕێوە توویانەی نیشتیمان سەرکەوتنی باسەرجانکۆی گیاندا تۆمار کرد لە هەردوو یاری یانە یاکێش لە ڕواندزی بردە و هەولێر لە کەیوانی بردە و پێشمەرگەی هەولێریش سەرکەوتنی باسەر پێشمەرگەی سلێمانی تۆمار کرد. لە چواروەشەی زەڕینیش لە ئێستادا نیشتیمان ڕوبەڕووی ئاکرێبۆتەوە و لە یاریەکی ئاگرینیش هەردوویانەی پێشمەرگەی هەولێر و هەولێر ڕوبەڕووی یەک بوونەتەوە. بڕیاریشە پاش کۆتایەتنی یاریەکانی چوارگۆشەی زەڕین کە لە ئێستادا بەڕێوەچێت هەر ئەمڕۆ یاری کۆتایی ئەنجام بدرێت. یاریزانانش لەم پاڵەوانێتی بەڕاستی ئاستێکی زۆر بەرزە لەبەرەوەی زۆرینەی یاریزانانی هەڵبژاردەی عێراق کە لەم ماوەی ڕابردوودا نیۆنێری عێراق بوون لە پاڵەوانتە نێودەوڵەتەکان ئێستا بەشدارن لەم پاڵەوانتیە بۆیە ئاستێکی زۆر گەورەی داوتە پاڵەوانتەکە و ململانەیەکی زۆر بەهێز هەیە لە بینی تیپەکان یانەکان بۆ بەدەستێنان یەکەمەکانی پاڵەوانتەکە هەروەها بۆ مانەوەیان لە پلەنایابی کوردستان کە لە کۆی چغانزەیانە دوانزەیانە دەمێنێتەوە لە پلەنایابی کوردستان و چواری دابەزێتە پلەیەکی وەرزی داهاتوو و ئەم پاڵەوانتێ بەسپاسەوە شاری هەولێر میواندارەتی کرد کە لە یاریگاکانی یەکێتی تێنسی هەولێر و لە یاریگاکانی کۆلێژی زانست لە هەولێر بەڕێوە چوو بۆ ماوەی 3 ڕۆژ ئێستاش گەیشتنە قۆناغی هەشت کە هەشتیانە سەرکەوت بۆم دوایی دابشکردنی تیپەکان هەر 16 تیپەکە بۆ 4 گروپ لە هەر گروپێک و دویانە سەرکەوت بۆ قۆناغی هەشت. ئێمڕۆ قۆناغی هەشت دەست پێ دەکات بۆ سبەیش کۆتایی پاڵەوانتیەکە بەڕێوە دەچێت.